ئێستا و ئایندەی میدیای کوردی چۆن و بەرەو کوێ؟ ناونیشانی مێزگردێکا لە نێوان بەشێک لە ڕۆژنامەنووسان و میدیاکارانی هەڵەبجە گفتوگۆ لەبارەی ئازادی ڕادەبڕین و کاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان کرا. ئەوکات مامۆستایەکی زانکۆ دەڵێت هەموو کێشە و پێشێلکاریەکان حزب بەسەر میدیا و کاری ڕۆژنامەگەری دێنێت و ئەگەرچی یاسایەکەیە بۆ ڕێخستنی کاری ڕۆژنامەگەری، بەڵام هێشتا جیاکاری لەلایەن حیزبەوە دەکرێت بۆ بەدەستخستنی زانیاریەکان. فلتەرنەدانی ئەو بابەتانەی کە ئاسایشی دەرونی و ئاسایشی نیشتمانی و ئاسایشی کۆمەڵایەتی تێگەدات لەم وڵاتە بەهۆی جێبەجێنەبوونی مافی یاسای بەدەستهێنانی زانیاری، چکە کاتێک کە تۆ زانیاریەکان واڵا بوو لە بەردەم ڕۆژنامەنووسە، ئەو کاتە کە ئەزانێت کە زانیاریەکان بەڕاست و دروستی ئەگا بەدەستی، ئەوش حتمما تا ڕادەیەکی باش مامەڵەیەکی تەندروستەکە. خۆی میدیای کوردی حیزب تێکیە لە سەرەتا، ئێستاش باڵادەستی حیزبە. گەر میدیا لە لای حیزب نەبێت بچێتە ناو ئۆرگانێکی نیشتمانی و نەتەوەییەوە، ئەو کاتەوە گرفتانە دروست نابێت. بەشێک لە ڕۆژنامەوانانیش دەڵێن لە سەروبەندی بەدەستهێنانی زانیاری جیاوازی لە نێوان ڕۆژنامەنووس و میدیادا دەکرێت و دەستگا حکوومیەکان و دەسەڵات لەگەڵ ڕۆژنامەنووس و کەناڵەکان ڕێکەوتون بۆ پێدانی زانیاریەکان. بەشێک لە ڕۆژنامەنووسان و کەناڵی ڕاگەیاندنە و مافەیان لێ زەوت کراوە و کاری ڕۆژنامەگەریش حیزب بەڕێوەی دەبات. یەکێ لە کێشە سەرەکیەکانی میدیا و ڕۆژنامەنووسان و میدیاکاران لە کوردستانان نەبەخشینی زانیاریە، دەسڵانەگەشتنە بە زانیاریەکان. ئێمە سەر ڕایبوونی یاسای بەدەستهێنانی زانیاری کە لایەن پەرلەمانەوە پەسەند کراوە و دەرکراوە یاسایشی بەرکارە، بەڵام بەداخەوە دەستگاکانی ڕاگەیاندن ئامادەنین کەمترین عفوان دەستگا حکوومیەکان دەستگا حیزبیەکان ئامادەنین کەمترین زانیاری بەخشنە ڕۆژنامەنووسان. هەر بەرپرسێک لەگەڵ ڕۆژنامەنووسێکا ڕێککەوت و زۆر سەیرانی هەر زانیاریێک پێویست بێ بە موچەوە تەنها یەک ڕۆژنامەنووسیان دەستگایەکی ڕۆژنامەنووسی ئەیزانێ، یا زانیاریەک پێویست بێ بە نەوتەوە تەنها یەک دەستگای ڕاگەیاندن ئەزانێت. ئەوە خەلەلی گەورەیە لە کوردستانە، نەبوونی یا با بڵێن جێبەجێنەکردنی یاساکە تاوانە، بەپی یاساکە جێبەجێنەکردنی یاساکە تاوانە. کێ ئەوانە دەستگیر بکات پێویستە دادگا و دامەزراوە دادوەریەکان بەرکی خۆیان هەڵسن کە بەداخەوە دامەزراوە دادوەریەکانیش لە کوردستانە کەوتونەتە ژێر کاریگەری حیزبەکانەوە. بەڵام لێرە بەداخەوە هەر میدیایەک ئیمتیازی زیاتر بێ، پارەیەکی زیاتر بێ بە ڕۆژنامەنووسەکانە چن لەوێ. پێم وایە ئەگەر بەم شێوەیە بڕوا خەیرانێکی زیاد خراپتر لەمەی ئێستا دروست دەبێ بۆ هەم ڕۆژنامەنووسان و هەم میدیای کوردیش. گەرچی یاسای بەدەستخستنی زانیاری هەیە لە هەرێمی کوردستان، مافی بە هەر ڕۆژنامەنووس و کەناڵێکی ڕاگەیاندن داوە ئازادانە زانیاری بەدەست بێنێت، بەڵام قۆڕخکاری حیزب وای کردووە تەنیا بەشێک لە میدیا و ڕۆژنامەوانان بتوانن زانیاری و دۆسەی گرنگ بخەنە ڕوو. بەوتەی شارەزایانی میدیاش ئەوە لایەنێکی ناڕۆشنی کاری ڕۆژنامەگەریە لە هەرێمی کوردستان کە ئایندەی ڕۆژنامەگەری بەگشتی لەژێر پرسیاردا دەیەڵێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.